سڵاو بینەرانی ئازیز و خۆشەویست لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت سەبارەت بە ڤیرۆسی کۆرۆنا و نەخۆشی کویدی 19 سەرنجتان بۆ بینینی ئەم بەرنمەیە ڕادەکێشم. ڤیرۆسی کۆرۆنا و نەخۆشیەکەی واتە کویدی 19 تا پێنجشەممەی 20 مانگی مەی بۆتە هۆی توشبوونی 166 ملیۆن کەس و مەرگی 3 ملیۆن کەس لە ئاستی جیهاندا. ئامارە ڕسمیەکانی گیانبەخکردووان لە ئێران تا هەژدەی مانگی مەی نزیک بە 78,000 کەسە کە هەڵبەت لە ئاماری ڕاستەقینەی یەکجار کەمترە. ڤیرۆسی کۆرۆنا چەندین جۆرە کە جۆری ئینگلیسیەکەی بووتە هۆی مەرگی 70% گیانبەخکردووان لە ئێران. بۆ لێکۆڵینەوە لەسەر جۆرەکانی ڤیرۆسی کۆرۆنا شێوازی بەرەنگاربوونەوەی بەتایبەت لە کوردستان گفتوگۆیەکمان دەبێت لەگەڵ دکتۆر ئەژی بەکر. دکتۆر ئەژی سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆ. سپاس بۆ سپاس بۆ کەناڵە جوانەکەتان، سپاس بۆ پێشوازیە. دکتۆر تایبەتمەندیەکانی ڤیرۆسی کۆرۆنا چی؟ طبعا سەرەتا ئێمە پێویستە بۆی بزانین لەگەڵ ئەم نەخۆشیە تەعامل بکەین. سەرەتا پێویستە ڤایرۆسی کۆرۆنا بناسین. ڤایرۆسی کۆرۆنا خۆی خێزانێکە، چەند ئەندامێکی هەیە. ڤایرۆسی کۆرۆنا طبعا زۆر هەر ئەندامێک لە ئەندامەکانی تووشی نەخۆشیەکانی ڕێڕێوی هەناسەدان دەکات. یعنی زیاتر پەیوەندی بە جیاز تەنەفوسی ئینسانەوە هەیە. جۆرێکیان کە پێی دەڵێن مێرس، خۆی مێرسمان هەیە، سارسمان هەیە، کۆڤید 19مان هەیە. مێرسەکە خۆی لە ساڵی 2012 لە سعودیە سەری هەڵدا کە لەڕێگەی حشترەوە مرۆڤ توش دەبوو، یان لە حشترەوە ئەو ڤایرۆسە دەگوازرا بۆ مرۆڤ و توشبانی تووشی ئەو نەخۆشیە دەکرد کە 134 توشبانی دووچاری مەرەکاتن. جۆرەکەی تر کە سارسە ساڵی لە نێوان ساڵی 2002 بۆ 2004 پێسەری هەڵدا هەر لە وڵاتی سین کە ئاماری کوشتنی ینی مردووان بەهۆی ئەم نەخۆشیە 277 نەخۆش بوو. طبعا ئامارەکە زیاترە توش بووان، بەس ئەمانەی کە مردوون 277 نەخۆش توش بوون. لە ئەم ڤایرۆسە تازە کە پێ دەڵێن کۆڤیدی 19 لە دیسێمبەری ساڵی 2019 سەری هەڵدا لە شاری ووهان لە وڵاتی سین کە چەند لە وڵاتە لەو کاتەدا چەند توشبێکی نەخۆشی ئیلتیاباتی سیەکان پەیدا بوو کە نەدەزاندرا هۆکارەکەی چیە. طبعا بۆ دواتر بۆیان دەرکەوت کە ئەمە هۆکارەکەی ڤایرۆسە و ئەو ڤایرۆسەش جیاوازە لە ڤایرۆسەکانی تر. ئیتر بۆیان دەرکەوت کە ئەم ڤایرۆسە شێوە و شکلی لە کۆرۆنا دەچێت، یعنی کۆرۆنا. ئیتر دانا بە ئەندامێکی تازە خێزانی کۆرۆنا. کۆرۆنا بۆ پێی دەڵێن کۆرۆنا چونکە لە کراونەوە هاتووە. کراون یعنی تاج، لە تازەچێ، ینی شێوەکەی کە ئەو پرۆتینانی لەسەر دەوری کۆرۆناکە هەیە شێوەی تاجی پێبەخشیوە. ئیتر ناوی لێنا کۆرۆنای تازە سەرەتا، دواتر ناوی لێنرا کۆڤید 19. ئیتر ئەمە سەرەتا بەم شێوازە دۆزرایەوە و ئیتر لە وڵاتی سینەوە تەشەنەی کرد بۆ هەموو جیهان، ئەو تا ئێستا هەموو جیهان توش بووە. ئەم ڤایرۆسە خۆشی چەند سیریسێکی هەیە، چەند جۆرێکی هەیە کە ینی وەکو چۆن بڵێ دارێک ئەها لق و پۆپی لێ دەبێتەوە. یعنی لە جیناتەکان چەند گۆڕانکاریەک هەیە کە وا دەکا ئەم ڤایرۆسە جۆرەکانیان جیاواز بێت لە ناو خۆیاندا، بەڵام جیاوازیەکی کەمە. بۆ نمونە ئێستا لە وڵاتی ئەمریکا چەند جۆرێکیان دۆزیوێتەوە کە میوتێشنێکی بەسیتی کردووە کە لە ناو B1.1.7 یا B1.325 وابزانم ناوەکەیەوە. ئەمە چەند جۆرێکە کە هەر کۆرۆنای تازەیە، بەڵام لە جیناتەکاندا گۆڕانکاریێک ڕوویداوە. خۆی ئەم ڤایرۆسە
سەرەتا نیشانەکانی ئەوەیە کە مرۆڤ تووشی نەخۆشیەکانی ڕێڕەوی هەناسە دەکات. ئیتر لە هەڵامەتێکی بەسیتەوە دەست پێ دەکات تاکو یعنی شیدەتر وەک بڵێ ئیلتیاباتی سیەکان و تەنانەت گاتە مردنیش. ئیتر نیشانەکان هەیە هەر لێشی دەرناکەوێت، یعنی بۆ نمونە توش دەبێ هەر بێەوەی پێشی بزانێت. سەرەتا کە مرۆڤ تووشی ئەم ڤایرۆسە دەبێ لە ڕێگەی درۆپلێتەوە بۆی دەگوازرێتەوە. درۆپلێت ئەو تەنۆلکە ئاویانەیە کە لە سینەی مرۆڤەوە دەردەچێت لە ڕێگەی قسەکردنەوە، لە ڕێگەی کۆکەوە، لە ڕێگەی پشمینەوە ئەچێتە ناو هەواوە، ئەچێتە بۆ لای کەسێکی قساخ کە لە ڕێگەی درۆپلێتەکانی ناودەمی ئەو کەسەوە تووشی کەسێکی ساغ دەکات و تووشی ڤایرۆسەکە دەبێت، یان لە ڕێگەی لەمسەوە، لە ڕێگەی دەستەوە. بۆ نمونە کەسێکی توش بوو دەست لە دەم و لوتی خۆیە و دەست لەو شوێنە دەدات کە سەرفەی سێبیانی شوێنێک بێ کە پاک بێ. ئیتر کەسێکی ساغ دەستی لێبات دواتر دەست بکاتە دەملوتی لەو ڕێگە شۆ توش دەبێت. طبعا لە سەرەتا کە تووشی مرۆڤ دەبێ یەکسەر نیشانەی لە دەرناکەوێت. تقریبا 4 بۆ 14 ڕۆژ بێن لەوانەیە نیشانەی نەبێ، ینی 4 بۆ 14 ڕۆژ بێ نیشانەیە، دواتر نیشانەی لێ دەدەکەوێت. نیشانەکانیش لە سەختەوە دەگوازرێتەوە، بۆ لە سەختەوە هەیە بۆ لە سووکەوە، لە نیشانەی سووکەوە بۆ سەخت هەیە. ئیتر هەر لە هەڵامەتێکی بەسیتەوە بێتە ئیلتیاباتی سیەکان. ئەو بە شێوازێکی گشتی لەسەر ناساندنی ئەم جۆرە ڤایرۆسە بوو. ئەمەی کە ئێستا چەند جۆرێک دۆزراوەتەوە کە چەند ڤاریانتی پێ دەڵێن. ڤاریانت ئەوەیە کە جیاوازیەکی هەیە لە جیناتەکانی ئەم کۆڕۆنایە، بەڵام هەر هەمان ڤایرۆسە. لە ئەمریکا مراقەبەیان کردووە کە وەک پێشتر باسم کرد، ئەو B1.1.7 و B1.325 ئەم زۆرانەش پەیدا بوو کە تەئسیر دەکات لە شێوازی گواستنەوە و شێوازی تەمان شێوازەکانیان وەکو یەکە، بەڵام لە سەختێتی نەخۆشەکە فەرق دەکات لە شوێنەکەەوە بۆ شوێنێکتر بەپێی ئەو ڤاریانتە. بەڵێ سپاس دکتەر. نووسینایەک هەیە کە گیرۆ دەبوون ئەو کەسانەی کە گیرۆدەن بە سیگار دەبێتە هۆی چوونەسەرەوەی درێژە و ڕێژەی کۆرۆنا. چه مەوادێکی دیکە هەیە کە جەستەی ئینسان لاواز دەکاتەوە وەک بە کۆرۆنا؟ خۆی ڕاستە ئەو کەسانی کە تووشی کۆڕۆنا بوون و سیگار کێشن یا سیگار کێش بوون پێشتر، بەڵێ طبعا دوو کەڵی جیگەرە، دوو کەڵی سیگار ئەم توانایی سیەکان کەم دەکاتەوە بۆ ئەوەی خۆی پاکاتەوە. واتە ئەو میوکەسە، ئەو مادە لیجەی ناوسیەکان، مادێکی لیجەیە لە ناوسیەکان کە ڕیشاڵەکانی ناوسیەکان فڕێدەنە دەرەوە بۆ ئەوەی سیەکان پاک بێتەوە. بەڵام جگەرە هینە نایڵێ ئەم توانایی لە دەست دەدا. ئیتر ئەمە وا دەکە ئەو کەسەی کە جگەرە کێشێ زووتر تووشی ئیلتیابات بێ و زووتر معڕەز بێ بۆی ئیلتیاباتی سەخت بگرێ، عفونەتی سەخت بگرێ. و ئەو کەسەی کە جگەرە دەکێشێ ڕایەکی تریشەیە کە بەهۆی وەرگری ئەنجیۆتێنسینەوە کە لەسەر سیەکان هەیە، ئەم وەرگرە جگەرە وا دەکات زیاتر بێ. کە زیاتر بوو مرۆڤیش کە تووشی کۆڕۆنا دەبێ یەکەم شوێن یەکەم وەرگر پێشوازی لەم ڤایرۆسە بکە، ئەو ئەنجیۆتێنسین وەرگری ئەنجیۆتێنسینە. ئێتۆ کە ئەمە زیادی کرد یعنی پێشوازیکردنەکە زیاتر بوو لە کۆڕۆنا. یعنی ئەمەش ڕایەکە کە مرۆڤەکە تووشی زیاتر تووشی نەخۆشەکە بێ و کە گرتیشی بە سەختتر بیگرێ. و بێزگە لەمە مادە کوحولیەکان طبعا مەناعەی مرۆڤ دادەبەزێنن و توانای طبعا بە ڕێژەیەکی زۆر کوحول کە بە ڕێژەیەکی زۆر خورایەوە
ئەگەری مردن یان ڕێژەی مردن دەرکەوتووە زیاد دەکات. طبعا پێشتر هەندێک بیرۆکە هەبوو کە گوایە کحول یعنی چارەسەرە بۆ کۆڕۆنا یان نایڵێت توش ببی. WHO ئەو قسەیە وای لە WHO کرد کە ئەمە بە درۆ بخاتەوە، ڕەتی کردەوە و گوتی یعنی هیچ ئەوە تەنها خەڵێکی یعنی میثێکی غەڵەتە. وە ماددەکانی تر بڵێ ماددە ئەوانەی کە مرۆڤ پێوی مدمین دەبێت ئیتر هیرۆین بێ، ئەمانە هەمووی مەناعەتی مرۆڤدا دەوەزنێ. بۆ لەوانەیە تۆ کەمتر ئەگەر لە هەر تەرکیز لە خۆپارێزی هەر نەمێنێ، ئەمە وا لێ دەکات کە زیاتر تووشی نەخۆشی بی و کە مەناعەتیشت کەم بوو نەخۆشیەکە بە سەختتر بیگری. بەڵێ دوکتر بەپێی راپۆرتەکان لە پارێزگای کوردستان ئێران تا 20 مانگی مەی 1312 کەس بەهۆی نەخۆشی کۆرۆنا گیانیان لەدەستاوە. بۆچی ڕێژەی مەرگ و میر لە پارێزگای کوردستان ئێران زۆرە؟ بەڵێ ئەمە دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک. هۆکارەکان طبعاً لەوانەیە خەدەماتی پزیشکی لەوێ کەمتر بێ، لەوانەیە خۆپارێزی لەوێ کەمتر بێ، خەڵکەکە زیاتر احتیمام بە خۆپارێزی نەدا. ئیتر ڕێژەی ئەوانەی کە لەوانەیە ژمارەی ئەوەی کە سیگار کێشەکان زیاتر بێ لەو ناوچەیە لە چاو ئەملا، لەوانەیە بەکارهێنەرانی ماددە هۆشبەرەکان لەوێ زیاتر بێ. ئیتر ئەمانە هەمووی هۆکارن. یا ڕێژەی کەسانی بەتەمەن لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکە فەرق دەکات، یا ئەو کەسانی کە تووشی نەخۆشیەکانی درێژخانەکان بوون وەکو شەکرە و زەخت و ڕەبۆ و ئەمانە، لەوانەیە لە ناوچێکە بۆ ناوچەیەکی تر فەرقی هەبێت. ئیتر لەوانەیە لە کوردستانی ئێران زیاتر بێ. بەس من هۆکارێکی سەرەکی کە بۆی دەگەڕێنەوە لەوانەیە کەمی خەدەماتی پزیشکی بێ لەو شوێنە. بەڵێ کۆماری ئیسلامی خۆی داماوەی کار ئینکاری کرد کە ئەم نەخۆشینە هەیە و خەڵکێکی زۆر تووشی ئەو نەخۆشی نەبوونەوە، ئیتر دوایە هیچ ڕێگایەک نەما. لەوانەیە شاردنەوەی ئەم بابەتە بابەتە دواتر بە خراپ بەسەری داشکابێتەوە کەوای لێ بکات ئەم تەقبولی ئەم ڕێژە زۆرە نەخۆشیە نەکات کە تەقیوەتەوە. یعنی تۆ داخلبوونی سەتان هەزاران نەخۆش لە خەستەخانەیە خەدەماتی پزیشکی دەوێت، توانای کارمەند و دکتۆری دەوێت. ئیتر ئەمە کە ئەم لۆدە زۆرە ئەم زەختە زۆرە دروست بووە، ئیتر طبعاً خراپ دەشکێتەوە بەسەر نەخۆشدا. بەڵێ دکتر خەڵک بۆ خۆپاراستن لە ڤیرۆسی کۆرۆنا دەبێت چی بکەن؟ بەڵێ هەر وەکو پێشتر ڤایرۆسی کۆرۆنا کە خۆپارێزیەکان بریتی بوون لە بەکارهێنانی ماسک. طبعاً باشترین ڕێگا ماسک بەکارهێنان ڕێگایەکی زۆر باشە، چونکە تۆ گەر بۆ خۆشن نەبێ، ینی بۆ بەرامبەرەکەت کەسێکی توش بوو ماسک بوەستێ بەرامبەرەکەشی دەپارێزێت، چونکە هۆکاری گواستنەوەکەی وەک باسمان کرد درۆپلێتە تەنۆرکە ئاویەکانی ناوهەوایە. ئیتر تۆ کە ماسکت بەکارهێنا ئەمە ڕێژەکەی زۆر کەم دەچێتە ناوهەوا کە پشمیە کۆکە تاتێ ئەم ڕێژە تەنۆرکە زۆرە ئاوا ناچێتە ناوهەوا. ماسک بە دەرەجەیە شوشتنی دەست و تەنانەت بتوانێت ڕۆژانە خۆت هەموو جسمت بشۆی کە زانی شوێنێکی گومان لێکراوە یان داخراوە، دوورکەوتنەوە لە یعنی دوورکەوتنەوەی نێوان نەفەرەکان زیاتر بێ لە مەترێک، فاصلەی بینی بەڵە فاصلەی بینی خەڵکەکان بتوانێت تا بتوانی یعنی لە مەترێک زیاتر بێ باشترە. و طبعاً دوورکەوتنەوە لە شوێنی قەرەباڵغ، کافتریاکان، شوێنی نێرگە لە کێشان و ئیتر کەسێک کە گومان لێ هەبوو بتوانی تا بکرێ خۆی لێ بپارێزی. ئەگەر بەرکەوتە شتە بوو لەگەڵی بتوانی خۆت کەرانتینە بکەی، یعنی خۆت دەوروبەرت بپارێزی تا ئەوەی یەکلا دەبێ تۆ نەخۆشی یان نەخۆشنی.
بەڵێ هیچ خۆراکێک هەیە کە ئیمنی ئینسان ئیمنی بەدەنی من بواتە سەرێکەوەی کە کوڕۆنا نەگرم بەڵێ ئەو خۆی ئێمە یعنی زۆربەی دکتۆرەکان ئێستا ڤیتامین دی دەنووسن ڤیتامین سی دەنووسن بۆ زینک دەنووسن ئیتر تۆ ئەو سەرچاوە خۆراکیانەی کە ئەو ڤیتامیناتانەی تێدا بەکاریبێنی طبعا ئیسیفادە لێ دەکەی ڤیتامین سی لە بیبەردا هەیە لە لیمۆدا هەیە ئیتر ئەمانە بەکارهێنانیان طبعا ڕێژەی ڤیتامین سی زیاد دەکات بۆ دەریشکەوتە ڤیتامین سی مەناعەتی لەش زیاد دەکات ڤیتامین دی بۆ نمونە لە شیر و پەنیر و ئەمانەدا زیاتر خواردنەوە لە شیرەکان دەست دەکەوێت بەکاریبێنی طبعا یان چەوریش مهمە ینی چونکە کاتێک تۆ دەچێت بەرخۆر ئەم چەوریە دەبێتە ڤیتامین دی ئەمەش ینی ئەمانە مهم بۆ خۆپارێزی مهمن ینی وەکو بڵێ مەقەوی ئینسان زیاد بکات طبعا ئێستا گایدلاین هاتووە کە مرۆڤ ئەوانەی کە تەنانەت تووشیش نەبوون بتوانن ڤیتامین دی بەکاربێنن ڕۆژانە 5,000 وحدە 5,000 یونت ڤیتامین دی بەکاربێنێت تۆ هەر بۆ مەقەوی لەش خۆت باشە ئەوەی کە تووشیش بە طبعا دەوێت بەکاری بێنێ و ڤیتامین سی زینک ئەمانە بتوانین بەکاریبێنی زۆر باشە ئێستا بەم تازەگیانە حەبی ئیڤێرمێکتین هاتووە کە وەکو وقایە بۆ مرۆڤ باشە بیخوا تەنانەت ئەوەی توش بە طبعا دەوێت بیخوا ئەوەی کە تووشیش نەبووە بیخوا ئیسیفادەی لێ دەکا سوودی دەبێت ئەمانە طبعا وقایی مرۆڤ بەرز دەکەنەوە طبعا دوورکەوتنەوە لە موادە زیان بەخشەکان وقایی مرۆڤ بەرز دەکاتەوە هەر شتێک وقایی مرۆڤ بەرز بکاتەوە بەکارهێنانی باش. بەڵێ دکتۆر ئەکرێت مەسەن کەسێک بێت کە زۆرتر لە 14 ڕۆژ ڤیرۆسی کۆرۆنا لە بەدەنیا بێ بۆ نمونە مانگێک بێت بەڵێ داتا هەبوو ینی بۆ هەبوو 20 بۆ 21 ڕۆژ تەنانەت دەڵم وابزانم 27 ڕۆژیش هەبووە کە لە بەدەنیدا هەبوو و دەرنەکەوتەوە ئەی خۆ پێشتر باسمان کرد ینی هەیە هەر نیشانەی هەر لێ دەرناکەین ئەوەی کە نیشانەی لێ دەرنەکەوتووە توانای گواستنەوەی کەمترە لەوەی کە نیشانەی لێ دەرکەوتووە چونکە ئەو کەسێک کە نیشانەکانی کۆکە و پشمە و هەڵامەتی هەیە درۆپلێت زیاتر دەداتە کەسی بەرامبەر ئەتوانێت کەسێک بێتی وەلێ مەسەن خۆیی نەزانێت و منتەقڵیکا بە ناو خەڵکی ترە ئەتوانێت بەڵام ڕێژەی گواستنەوەکەی کەمترە کۆکە و پشمە و بەس طبعا لە کاتی قسەکردنیشدا هەر گواستنەوە هەر هەیە. دکتۆر سپاس من پرسیارێکم نەما ئەگەر خۆتان شتێکەیەکە لە باستان نەکردووە سپاس بۆ بەرنامەکەتان سپاس هەرچەند باسی ئەم ڤایرۆسە کراوە پێشتر طبعا بەڵام هەر وەک بە بیرهێنانەیەک وەکو ینی بڵێ چۆن بڵێ زۆر دووبارەکردنەوە باشە بۆ ئەوەی کە ئینسان شتەکان لە بیر نەکات ئیتر تا خۆمان پارێزین کەمە تا دەوروبەرەکەمان پارێزین کەمە هەم زەخت لەسەر خۆمان کەم دەبێتەوە خۆت دەپارێزی هەم دەوروبەرەکەت دەپارێزی هەم وڵاتەکەشت ینی زەختی لەوانەیە وڵاتە ئیمکانیاتێکی ئەو تۆی نەبێت کە لۆدێکی زۆری بکەوێتە سەر کە طبعا پێداویستێکی زیاتری دەوێت و ئیمکانیاتێکی زیاتری دەوێت کە ئەو وڵاتە خەڵکەکەی زۆر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بێت تا خۆمان پارێزین کەمە ئیتر ئەمە هەموو شتێکە خۆپارێزیەکە و بتوانین ئەوەی کە ڤاکسینمان دەستکەوێ تا ئەگە هەبێەوە لە خۆی بدەی زۆر باشە ئەمە طبعا لەوانەیە لە کوردستانی ئێران دەستکەوتنی زەحمەت بێ بەڵام کە هەبوو ئیمکانیاتت هەبوو لە خۆتی بدەی زۆر باشە و بۆ هەم بۆ خۆت هەم بۆ دەوروبەر جارێکی سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامەی.
بەڵێ بینانی خۆشەویست بەو جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە کە سەبارەت بە کۆرۆنا و ڤیرۆسی کویدی 19 بوو. هیوادارین کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویستیش بێ. جارێکی تر سپاس بۆ دکتۆر ئەژی بەکر کە میوانی بەرنامەکەمان بوو.